تەواوی ئەو ئاوارە و پەنابەرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە کەمپەکانە دەژین ئەوانە لەدەست زوڵم و ستەم هەڵاتون جا شەڕ و پێکدادان بوو بێ شەڕ و پێکدادانی مەذهبی بێ هەرچیەک بۆ پەنایان بۆ هەرێمی کوردستان هێنا و چەندین ساڵیشە لە کەمپەکانە دەژین. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بەدەر لە هەموو یاسا و ڕێسایەک فەرمانێکی دەرکردو دەڵێ کەمپەکان دەبێت دابخرێن و ئەو ئاوارانە بگەڕێنەوە شوێنی خۆیان. ئاخر چۆن بگەڕێنەوە شوێنی خۆیان؟ نە ڕێگا و حاڵێکیان هەیە، نە ماڵ و حاڵێکیان هەیە، نە خەدەمات هەیە، نە ئاو، نە کارەبا، ترسی کوشتن و بڕینیشان لەسەرە. باشە چۆن بگەڕێنەوە؟ ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی لەسەر دەکەین چونکە کەمپەکان لە هەرێمی کوردستان دان ناخرێن، بەڵام ئەی چۆن ئەگەر دان نەخرا چی ڕوودەدا؟ ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی سەعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەماهەنگی و خێرانەکان لە وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە عەلی زۆر بەخێر بێن. لەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. من پێشەوەی بێمە سەر تەواوی پرسیارەکانم دەمەوێ بە داتا بە ژمارە ئەگەر پێم بڵێ چەند پەنابەر لە نەک باڵێن پەنابەر یاخۆوانەی کۆچبەرن هاتوون لە عێراقەوە کۆچیان کردو هاتوون کە لە ئێمە چەند ژمارەیان چەندە؟ زۆر سپاس کاک حاکم بەو دەرفەتە ئەم کاتێ جەنابێت و بینەرانی کەی 24 باش. طبیب لەسەردادا پێویستە دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئێمە دوو چەمکە بەکار دەهێنین. چەمکێک بۆ ئاوارەکان ئەوانن کە عێراقین بە هەر بارودۆخێکی شەڕ، ناسەقامگیری ناوچەکانیان، مەسائلی طائفی، مەذهبی، عێرقی، لێکەوتەکانی جەنگی داعش ئەوانە هاتوون لە هەرێمی کوردستان دەژین و چەمکێک بەکاردێنین بریتە لە پەناخواز یاخود پەنابەر ئەوانن کە سنووری وڵاتێکیان بەزاندووە بۆ نمونە لە سووریا، لە تورکیا، لە ئێران ئێستا لەسەر با بڵێم خاکی هەرێمی کوردستان دەژین بە پەنابەر یاخود بە پەناخواز وەصف دەکرێن بەپێی یاسای نێودەوڵەتی و هەروەها بەپێی ئەو پرۆتۆکۆلانەی کە لە چوارچێوەی مەسلەی پەنابەری و ئاواری هەیە. حاڵی حاضر لە هەرێمی کوردستان نزیکەی 1,021,000 کەس وەکو ئاوارە و پەنابەر تۆمار کراون. هەڵبەتە ئەو داتایەکی هاوبەشی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ناوەندی هاوبەشی ئەمەنگەی قەیرانەکان و کۆمسیاری باڵای کاروباری پەنابەرانی UNHCR و وەروها ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی IOM لەوانە 743,000 تەنها بریتین لە ئاوارەی عێراقی کە لە هەرێمی کوردستان دەژین، نزیکەی 152,000 لە کەمپەکان دەژین لە هەرێمی کوردستان و بەشەکەی تری لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێن لە شار و لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و قەزا و نەحەکانی هەرێمی کوردستان دەژین. زۆر باشە، دەست خۆش کاک عەلی. با بێنە سەر ڕاگررتنی بڕیارەکەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق. بۆچی ناردنەوەی پەنابەران یاخود ئەوانەی کە هاتوون ئاوارەکان بۆچی ئەوە ڕاگیرە؟ لە ڕاستیدا ئێمە وەکو ناوەندی هاوبەش لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە 23/1/2024 واتە لە مانگیەکی ساڵی 2024 نووسراوێکی حکوومەتی اتحادیمان بەدەستگەشت. لەو نووسراوە 37 وەکو کۆتاوادە دەستنیشان کردووە بۆ کۆتایی هێنان بە دۆسەی کەمپەکان و ئاوارەی لە هەرێمی کوردستان. طبیعی دوای دیراسەکردنێکی وردی ئەو مەسەلەیە و چۆنیەتیشیکردنەوەی پەوتانی مەسەلەکە بە هاوبەشی و بەڕاوێژ لەگەڵ ئاژانسەکانی گرتوەکان، لەگەڵ نێردە دیبلۆماسیەکان، لەگەڵ شاندی وڵاتان چ لە ئاستی هەرێم وەکو کۆسڵخانەکان چ لە ئاستی بەغدا وەکو باڵوێزخانەکان دیراسی ئەو بابەتە کرا. طبیعی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ڕاستەوخۆ نووسراوێکی ئاڕاستەی نووسینگەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی اتحادی کرد لە ناوەڕاستی مانگی 2024 واتە تەنها 20 ڕۆژ دوای ئەو نووسراوەیە تیایدا سەرجەم پۆوتانی مەسلەکەی باس کرد و لە چەند خاڵێکدا پێشنیاری کۆمەڵێک چارەسەری خستە بەردەم نووسینگەی بەڕێز سەرۆکی وەزیرانی حکوومەتی اتحادی و بۆ سەرۆک وەزیرانی حکوومەتی اتحادی. دوجار دوای 4 مانگە دیراسەکردنی ئەو نووسراوە حکوومەتی اتحادی بەڕەسمی مفاتەحی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە کە پێویستە ئەو دۆسیە بە یەکلایەنە یەکلایی نەکرێتەوە، پێویستە لژنەیەکی هاوبەش دروست بکرێتن لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان، ئاژانسەکانی نەتەوەی گرتووەکان بەرمەبنای ئەو داوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردبووی لە ڕێی وەزارەتی ناوخۆوە لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوە پەیوەنددارەکانی حکوومەتی اتحادی. لەبەرەوەی ئەو دۆسیە تەنها وابەستە نیە بە وەزارەتێک لە حکوومەتی اتحادی کە وەزارەتی کۆچ کۆچبەرانە، بەڵێ دۆسیی کۆچبەران وەکو دۆسی ئاوارەکان لە چوارچێوەی ئەرک و بەرپرسیارەتی وەزارەتی کۆچبەرانە کە زمینە سازی بکە، هاوکاریان بکە و جۆرێک لە جۆرەکان
زمینە سازی بکە بۆ مەسلەی گەڕانەوە و دابینکردنی خزمەت گوزارەکان تاوەکو ئەو دۆسیە فراهەم دەبێت و خەڵک دەگەڕێتەوە. بەڵام هەندێک بابەتی دیکە هەیە پەیوەندی بە هەندێک دامەزراوی دیکەی حکوومەتی اتحادی هەیە لە وەزارەتی ناوخۆ، لە ئاسایشی نیشتیمانی، لە هەیئەی قەزا، لە هەموو ئەو دامەزراوانە کە پەیوەندیان بەو دۆسیەوە هەیە. طبیعی ئەوەش لە چوارچەوەی ئەو لێک نزیک بوونەوانەیە کە لە کۆتا سەردانی جنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسعود بارزانی بۆ بەغدا کردی و کۆمەڵێک لێک نزیک بوونەوە لەگەڵ جنابی سەرۆکی حکوومەتی اتحادی کرا، تێیدا سەرجەم ئەو دامەزراوان ڕاست پێدران کە هەندێک تەگەرە و یاخود کێشەی هەڵپەسێردراو هەیە بۆ ئەوەی بە هەناسەیەکی باڵم چارەسازی و چارەسەرکردنی ئەو دۆسیە بچینە پێش. لەو چوارچەوەیەدا ئێمە پێشوازی لەو دەست پێشخەریە دەکەین و ئەو ڕۆ جەنابی وەزیری ناوخۆ لە کۆنگرەی چاپەمەنێکی ڕاگەیان کە ئێمە ئەو بەدەلیڤەیەکی باش دەزانین و بە هەنگاوێک دەزانین کە پێشوازی لێ دەکەین و پێمان وایە کە دیسانەوە حکوومەت هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ نەتەوەی گرتوەکان لەگەڵ حکوومەتی اتحادی و ئەو دامەزراوانی تر کە پەیوەندیان بەو دۆسی هەیە دەتوانن پلانێکی تۆکمە دابڕێژن کە لە بەرژەوەندی خوری ئاوەرەکان بێ. لەبەر ئەوەی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بووە لە سیاسەتی پاڵپشتیکردنی گەڕانەوەی ئارەزومەندانە بە فەراهەمکردنی سەرجەم بنچینە و بنەماکانی ژیان و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامانەی کە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی کردوێتی بۆ سەقامگیریکردن و هەروەها ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەی کە بەڕاستی داگیر کراون. زۆر باشە کاک عەلی، من نامێ بچمە ناو ئەو وردەوات و تەفاسیلەوە ئەگەرچی پرسیار زۆرە، بەڵام هەندێک ئاوارە لێرە و لەوێ جا بە هەر شۆنێ بێ گەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان، بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا کۆچی پێچەوانە هێشتا هەیە لەو شوێنانە ئەوانەی گەڕاونەوە جارێک کە بێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ طبیعی شتێکە دەمێت لێرە ئاماژەی پێ بکەم. یەکێک لە با بڵێم خاڵەکانی ئەو فەرمانەی ئەنجومەنی وەزیران بریتە لە پێدانی 4 ملیۆن وەکو قەرەبوو بۆ ئەو خەڵکی کە دەگەڕێت هیچ نییە کە بە بۆ چوونی ئێمە بەڕاستی ئەو ژمارەیەکە کە خەڵک ناتوانێت ژوورێک پێ ئاوادام بکاتەوە، خەڵک ناتوانێت بنچینەترین سەرەتایی مافەکانی خۆی لە ناوچەکانیان پێدابێ بکەم. ئەگەر کەیسی شنگال بە نمونە بهێنینەوە، خەڵک لە شنگال تووشی جۆنۆساید بووە، تووشی تاوانی دژی مرۆڤاتی بووە، تووشی تاوانی جەنگ بووە. بە چه ئەقلیەتێک مەسەلەن تۆ دەی بە 4 ملیۆن دەتەوێت کێشەی ئەو هەموو خەڵکەیە چارەسەر بکەیت؟ لە ڕاستیدا ئەو مەسەلە پێویستی بە لێوردبوونەوە و شیکردنەوەی سەرجەم لێکەوتەکانی هەیە، پێویستی بە جۆرێک لە قەرەبووکردنەوەی دادپەروەرانە هەیە بۆ قۆناغی ئایندە. ناکرێت سەدان گۆڕی بە کۆمەڵ تا ئێستا لە شنگال ماون. مەسەلەی کۆچی پێچەوانە بەڵێ تاکو ئێستا ئەگەرێکی کراوەیە، ئێمە لێتان ناشارینەوە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ئاوارە لە کەمپی ئاشتی لە پارێزگای سلێمانی بە هەمانگی لەگەڵ ئێمە گەڕێنرانەوە بۆ پارێزگای سەلاحەدین، بەڵام بەداخەوە نەتوانرا بگەڕێن و ناوچە ڕەسەنی خۆیان. ناچار نامێ ناوی شوێنەکە بێنم لە دووجەیل کەمپێکی تریان بۆ دروست کراوە و لە خێمە دەژین جارێکی دیکە لەوێ، یعنی هیچ نەکرا. لە ڕاستیدا دیسانەوە ئاوارەبوونێکی پێچەوانەیە و لە هەندێک شوێن بۆنی گۆڕینی دیموگرافی ئەکرێت کە پێویستە ئەوە پێچەوانی بنەما دەستوریەکانە و پێچەوانەی سەرجەم ئەو پرۆتۆکۆڵ ئەنجام دەدرێت کاک عەلی. لە ڕاستیدا ئەگەر بە دیبلۆماسی تر بڵێم بڵێ، ینی ئەوە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵێکە بۆ گۆڕینی دیموگرافی لەو شوێنانە و ئەو خەڵکە نەتوانرا بگەڕێتەوە بۆ ناوچە ڕەسەنی خۆی لە سەلاحەدین. ناچار داوایان لەنەوەی گرتوەکان کرد و لە ڕێ ئەوانشەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە چارەسەری بۆ دۆسیە بکە لە کاتێکە ئەوە لە چوارچێوەی با بڵێم نەدەسەڵاتی ئێمە نە لە چوارچێوەی ئەو ناوچانەیە کە دەکەوێتە سنووری هەرێمی کوردستان. بەڵام بەرحاڵ ئێمە توانیمان ئەوەندە هاوکاری و هەمەهەنگی بکەین لەگەڵ ئاژانسەکانی تەوەگرتوەکان بۆ ئەوەی دەلیڤەیەک و چارەسەرێکیان بۆ زۆر باشە. کاک عەلی، ینی تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئەرکی خۆی لەبارەی ئاوارە و پەنابەران جێبەجێ بکات؟ ئێمە هەمومان باش دەزانین کەمترین هاوکاری لە عێراقەوە هاتووە. من دەمێ زۆر ڕاشکاوانە لە سەرمانە قسە بکەین. لە ڕاستیدا سەر ئەوەی کە کەشێکی ئیجابی لە ئارادا لەنێوان ئێمە و بەغدا، بەڵام هەندێک حقیقەتەیە ناکرێت ئێمە نادیدە بیگرین و بەری خۆر بە بێژنگ ناگیرێ. لە ڕاستیدا وەزارەتی کۆچبەران لە ماوەی 6 مانگی ڕابردوو یەک جار پارسەری خۆراکی بۆ کەمپی ئاوارەکان ناردووە. یەک کەمپی پەنابەران یەک پارسەل خۆراکشی لە ماوەی درێژەی ساڵانی ڕابردوو بۆ نەهاتووە و سەرجەم ئاوارەکانی دەرەوەی کەمپەکان و پەنابەرانی دەرەوەی کەمپەکان وەزارەتی کۆچبەران یەک پارسەل خۆراکشی بۆ دابەش نەکردوون. بەداخەوە ئەوە حقیقەتێکە کە ئێمە لەگەڵ سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی اتحادی لەگەڵ ئاژانسەکانی تەوەیەگرتوەکان باسمان کردووە. 125,000 کەس وەکو خەڵکی شنگال لە 15 کەمپ دەژین لە پارێزگای دهۆک. حکوومەتی اتحادی و وەزارەتی کۆچبەران بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان ئەو بابەتەی بە شێوەیەک چارەسەر نەکردووە یاخود ئامانجینە بە چارەسەری بکاتن کە پێویست بکرێت. دەست خۆش، ئەنی پرسیار زۆر بوو کاک عەلی بەڕاستی لە مەسەلەی ئاوارە و پەنابەر کە
ئاماژەشتان پێدا هەندێکی گۆڕینی دمۆگرافیایە 100% و هەندێکیشی لەو ڕێکەوتنانە نێوان هەرێم و بەغدا وەکو ڕێکەوتنەکەی شنگال نانەوێت جێبەجێکەن زۆر بەڕێز علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەماهەنگی و قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لە